ئازیزانم سڵاوتان لەبێت ڕەنگینم خۆشحاڵم لە پرۆگرامێکی دیکەی پێشەوان هاتمە خزمەتتان بۆ میوانی ئەم جارم خانمێکم هەڵبژاردووە کە سەرباری کۆمەڵێک ئەرک و لێپرسراوەتی خێزانی خۆی خەم و ئازار و برینی هاوشێوەکانی لە کۆماوە بەوەی کەوا بۆتە فریاد ڕەسێک بۆ فرمێسکی بێنەوایەک بۆتە پەنایەک بۆ سەر لێ شێواوێک دەرمانی ساڕشکەرەوەی برینە قوڵەکانە چەند دەجوانە مرۆڤ پێش هەر شتێک مرۆڤایەتی بنوێنێ و ببێتە هەوێنی هەموو جوانیەک ئەو خانمەی کە ئەم هەموو جوانیەی لێ بەدی دەکرێت ئەویش خات و ژیانی هەمیدا ناسراوە بە ژیانی ژنان چالاکوانی مەدەنی و لە هەمان کاتدا ئەندامی مەڵبەندی ڕەخستنی دووی یەکێتی نیشتیمان کەرکک یەکێتی نیشتیمانی کوردستانە سڵاو لەبێم کاتە باش خات و ژیان سڵاو لە سپاس بۆ ئامادەبوون دەستەکانە خۆش بە من مەمنون پێشەوەی پرسیارت لێ بکەم سەرتاسی یەکەم ئامادە کردووە لەسەر ژیانی تۆ پێکەوە بینەری بین و دەتە دەست بە گفتوگۆکانی بکەین دەستەکانە خۆش فەرمونون با پێکەوە بینەری ئەم سیڤیە بین لەسەر ژیانی خات و ژیان ژیان حەمید مستەفا ناسراو بە ژیانی ژنان لە 4 پێنجی 1970 لە بنەماڵەیەکی کورتپەروەر لەدایک بووە لە تەمەنی 10 ساڵانیەوە لە ناو ڕێکخستندا ناوی تەتەری لێنراوە لە ساڵی 1992 لەسەردەستی کاکستار حەمید پەیوەندی بە کۆمیتەی بنەسڵاوە کردووە لە ساڵی 2003 دوای ئازادکردنی کەرکووک و عێراق گەڕانەوە شاری کەرکووک و لە کۆمیتەیەکی ڕەحیماوە درێژەی بەکاری حزبی و ڕێکخستنەکان داوە لە ساڵی 2004 خۆبەخشانە ماوەی 9 مانگ پەیوەندی بە بەشی کۆمەڵایەتی یەکێتی ژنانی کوردستان لقی کەرکووکەوە کردووە لە ساڵی 2009 ماوەی 4 ساڵ چووە بەشی پرۆژە و کاری دەستی و دواتر چووە بەشی ڕاگەیاندن لە ساڵی 2011 تا ساڵی 2017 ژمێریاری لق و لەو کاتەشەوە تا 2022 لێپرسراوی لق بوو چالاکوانێکی کارایی مافەکانی ژنانە و لە ئێستاشدا ئەندامی مەڵبەندی دووی ڕێکخستنی یەکێتی نیشتیمانی کوردستانە. دووبارە سڵاوتان لەبێت خۆشەویستان کاتیەوە هاتووە کە خات و ژیان بدوێنین سەرار بەو ئەزمموی کە لە بواری چالاکوانیتە لە هەمان کاتدا لە چ کاتێکەوە پەیوەندی بە ڕەخستنەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان کردو لە نێو سیاسەتا دەوری هەبووە دووبارە سڵاوت لەبێ خات و ژیان سەرتا لەوە دەست پێکەین کە بە دیاریکراوی لە کێوە پەیوەندیت بە ڕەخستنەکانەوە کردووە. سڵاو لە ئێوە دەستان خۆشی بۆم بەرنامەیە هیوادارە سەرکەوتوبی من خۆم لە ساڵی 1970 لەدایک بووم لە 82 تەمەن 10 ساڵ بوومە ئەو کات ئیتر خاڵۆم مامەم ئەمانە ڕێخستنانی هێنەکانی ناو شار بوون لەگەڵ خاڵۆما زیاتر لەبەر ئەوەی تەمەنی ئەوم نەبوو کە ناوێکی نهێنیم هەبێ بۆ ڕێخستنەکان سەمەنێکی بچووکت هەبوو بەڵێ 10 ساڵ بووم زیاتر نامەبەر بووم مەسەلەن یانە خۆ قسەیەکیان پێوتم ڕم بێ من نەمزانێ شتەمانە چێ بەڵام کە ئەم گەیان داوشێنە بەرامبەرەکەم لی تێگەی هەتاوەکو 85 کە خاڵۆم چووە دەرەوە ئەو کات لە بالیسان بوو لە وێنانەش ئەگەر شتێکی هەبووە مەسەلەن پێویستی بەوە بکردایبی ناردایەتەوە بۆ هاوڕێکانی دووبارە من هەر ئەو ئەرکەم ئەگرتە سەر شان و یعنی زۆر پێم خۆش بوو کە هاوکاری خاڵۆم بوو ڕم بێ زیاتر من ئەو کات نەمزانی بێڕم معنی ئەو مەسەلەن ئەو تێگەیشتنم نەبوو بێ بۆ ڕێخستنەکان و یاخود شتێکی وا هەیە بەڵام زیاتر خۆشەویستی خاڵ و مامۆ کە سوکارەکەم وای لێم کردبوو کە حەزمە کرد کە لە ژێر ڕێنمایەکانی ئەوان بووم یاخود چ کارێک بکەم واتە دەور و کاریگەری خێزانەکەت لەسەر تۆ هەبوو کە ئەو کاتەوان لەنێو ڕێخستنەکانە بۆ کوردایەتیان کردووە ئەجا هاوڕێکانی خاڵۆم زیاتر با بڵێم ناویانم نازانی زۆر باش هەریەکە بۆ خۆم ناوێکم لێ نابوون ئەوە وەکو یادگاریەک لەلام هەرماوەتەوە لەگەڵ ڕێزم لێرە بۆ دکتۆر عیسام کە ماوەیە جێگیری وەزیری تەندروستی بوو لەوەغا دکتۆر عیسام پێیمەوت خاڵۆ کوڕە چاوڕەشەکە هات هیچیان هەبوو کاک ئەبوو زێت ڕوا بکە ناوی ڕاستیەکەی نازانم بەویشمەوت ئەو پیاوە لەگەڵ ڕێزم بۆ کاک ئەبوو زێترم بێسە لە بەرنامەکە ببینێ پێم وت کوڕە سمێزلەکە هاتووە یعنی ئاوا ناوەکانیانم ئەێنە کە ئیشێکی پێ بووایە پێی ئەوتم خێرا بڕۆیان دەوید وا تەتەر ئەنێرە من نەمەزانی ئەومانای چییە خۆشم هەر لە مناڵیشەوە مناڵێکی قەڵە و خاو لەسەر خۆ بوو سوورم پێ ناخۆش بووە مەزانی لەبەر هاری و هاجی پێمەڵێن تەتەر کە ئەمود بۆ ئەوت تۆ بڕۆ
دوای ناوەکە تەگۆڕین ئەمە دەخ خاڵۆ من ئەوە نیم یعنی نازانم بۆچی وان پێڵێ بۆ یعنی ناوی ئەو تەتەرە هەم لە مێشکم ماوە هەم هاوڕێکانیشی. باشە ئەو نازناوی تەتەرە لە چیوە هاتووە؟ ئەو نازناوی تەتەرە ئێستارم بێ بزانم تمەنەوەکو وتمەوە کات نەزانیوە هەر کەس کاری نهێنیە کرد یعنی کاری ڕێخستنی کرد بۆیە ناوێکی نهێنی هەبێت لەبەرەوەی کە حکومەتی بەعس ئازاری نەدایا خودت کەس و کاریا دەوروبەر نەزانن ئەمە چییە ناوێ نهێنیان بۆی دانا بەڵام کە مناڵ بوو هیچ ناوێک نابوو تۆ مەسەلەن ڕزگارە ئازادە بوو کە ڕزگاری وڵاتەکە یاخود ئازاد ئەوانە نەبوو ئەمەی کە لە تەمەنێکی مناڵا بوون پیانەوت تەتەر بۆ نامەبەر و نامەگۆڕینەوە. باشە ئەڵی لە تەمەنێکی مناڵە ئەو کاتە یعنی ناوێک نەبوو بۆ دابنێنی ئەین بۆچی یان لە تەمەنێکی بچووکە لە نێو ڕەخسنەکانە نەئەبووکەوە ناوێکی نهێنی هەبێت؟ بزبط لەو کاتەیە وا بۆچی وڵی ئیترەوە ڕم بێ زۆر نەچوبێت مەقولایەتیەوە بۆچی وا بووە بەڵام ناوێت بەکاری ڕەخستن کاتە بەڵێ کە مناڵ بوو پیانەوت تەتەر زۆر جار ینی شەک نییە مناڵ بە نامەبەرەکان هەر ئەوترا تەتەر ڕاستە ڕمە زیاتر لە بەرەوە بێ کە مناڵ بێتم بەڵام نامەبەرەکان تەتەر بوو. باشە و کاتە لە نێو کاری ڕێخستنا بێگومان کارەکان قرس بوون سەختتر بوون بۆ ئەو سەردەمەی هەر تاکێکی کورد کە لە نێو ڕێخستنەکانە کاریان ئەکرد یعنی سەختترین کارێکە لەو تەمەنەیە و وەکو خۆت ئاماژە پێک لە تەمەنی 10 ساڵیەوە تۆ چوویتە ناو ڕێخستنەوە و لەگەڵ بڵێن خێزانەکە تا ئەوانش هاوکارت بوون بەڵام قورسترین کارێکە پێت سپێردرابێت چی بووە؟ ئەوەی لە مناڵی بە سەرماڕۆیوە ڕەمبی هەستم بە ترز نەکرد بۆیە بە سەختیشم نەزانیوە هەست ناکەم کارێکی سەختم کرد بێ کە لی ترسابێتم. بەڵێ یعنی من بە دیاریکراوی وەکو کاری نهێنی ڕێخستن نەڵم وەکو کاری سیاسەتکە و کاتە لە پێناو کوردایەتی لە پێناو سەربەخۆیی و ئازادی ئێمە ئەم هەموو شتەمان یعنی ئینەتەوەکەمان ئەم هەموو کاری ڕەخستن و کۆمەڵە کاری زەحمەتی کردووە لە سەردەمی ڕژێمی بەعسا من مەبەستم کاری سیاسەتە بە دیاریکراوی. بە تەکید هەموو کارێک ترسی بە تایبەت لەو کاتانەیە ترسی هەبوو ئەنجام من وەکو وتم یعنی چەندێ مناڵێکی خاو ئەوە بوو بەڵام دایک و باوک هەر لە مناڵی خۆی ترسێک کە کارێک نەکە لە ڕۆژانێکە تووشی شتێک بێت زۆرجار پرسم ناکرد پێیان یعنی بووی کە نەزانن من چی ئەەکەم و بۆ شوەچم ماڵێک ئەنی سێ کۆڵانێکمان بین بوو ئەلەو کاتە ینی سەختترین بوو کە ویستم بڕۆم مناڵ بووم سیارەی شتم بینی ترسام ئەگەڕام و بۆ ماڵ بۆ 3 تا 4 جاریش ئەنج توانیمە ئەو نامەیە بەرم بۆ ئەو ماڵە نازانم نە ناویان چی بوو نە ئەزان بەڵام کە پێیان وتم بۆ ئەو دەرگایە و ژمارەی دەرگاکە ئاوایە 3 کۆڵان لە لای خۆمان بوو ئەوە بیرم ناچێتەوە کە چەند جارێک گەڕامەوە بۆ ماڵ و ئەڕۆیشتمەوە بۆ ئەوێ بۆی کە مەجالێک وەربگرم ئەوەی کە پێمە ئەو نهێنیان ئەو نامەیە دەبەدەست ئەو خانەوادەیەوە. باشە لەو سەردەمان لە نێو کاری ڕێخستنەکاندا یعنی کاری زۆر زەحمەت بە تایبەتی بۆ خانمان بە تایبەتی بۆ تۆش کە تەمەنێکی مناڵت هەبوو هەروەکو خۆت ئەو نمونەیەت کە باست کرد ئەو سەختیانە ئەو ناڕەحەتیانە یعنی تۆی فێری چی کرد؟ بە دڵنیاییەوە ئەوەی کە گەیانمێتی ئەم ڕۆژارم بێ هەموو سەختیەکان بێ لەگەڵ ئەوەیە خۆشیەکانیش نازانم کارێکی وەکو پێگەیاندن پێی گەیاندوم بیرم ناچێتەوە کە بڵێم یعنی هەنگاو بە هەنگاو خاڵ بە خاڵی هەمویانم بیرە بڵێن ڕاستە زەحمەت بوو بەڵام بۆ تێ یادەوەریەک بۆ تۆ بەڵێ لە سەرکەوتنەکان بۆتە بەشێک لە سەرکەوتنەکان. باشە تۆ ئەروەکو خۆت ئاماژە پێکرد ئەمە ئەوە ئاگەینێ کە تۆ خاڵت مامەت بۆ نمونە لەو سەردەمەیە لە نێو ڕێخستنەکان بوونە بە خێزانی کەواتە تۆ لە نێو ئایلێکی کورتپەروەر بوویتە لە نێو خێزانێکی کورتپەروەر بوویتە یعنی ئەتوانم بڵم ئەوان یا ئەمەوە بڵم ئەوان تا چەند لە سەرکەوتنەکان هاوکارت بوون کە تاوەکو ئێستا گەیشتووی بەم ئاستا؟ هیچ کارێک سەرکەوتن بەبێ پشگیریکردن ناکرێت بێگومان بە دڵنیاییەوە پشگیری خێزانەکەم نەبووە پشگیری دەوروبەر ئیتر تەنها لە قالبی خێزانە نامێنێتەوە دایک و باوکو برا طبعاً دەوروبەرەکەشمەوە هیچ کاتێک نەبوونەتە ڕێگر و بگرە هانیشیان داوم یعنی پیان خۆش بۆ هیچ کات وەکوتم ڕێگر نەبوونە کە من بەو کارە هەستم یاخود لە کارەکە بەردەوام بم هەتاوەکو یادگاریەک شتێک تێنایە بیرم تا چەند بەردەوامن یعنی نازانم لە چ تەمەنێک کا بۆڕم بێ 87 زەبت ئاوا 16 ساڵ و ئەوانە بوو لەو کات فلیمی مصری زۆرتر سەیرەکرا هیچێک لەوانە کە ڕەفەت الهەجان بوو باز لە جاسووسێکە کا لە بینی مصر و ئیسرائیلە مناڵ بووم بە دیارەوە دانیشتم تا تەلەڤیزیۆن ناما تا 12 ئەوانە ئەو کات وەک ئێستا نەبوو خەڵک نەخەوێ دا ئەنیشتم تا فیلمەکە تەواو بوو
جایك لە خاڵۆکانم ئەیوت تۆ لە کۆتایەکی هەربی بەشتە تو چی داوە لەمانە بۆ تەمەشایەکی ئێستەیەتەوە بیرم یعنی زۆر سوودم لەوانە شوەرگرتووە چونکە گەورەترین نهێنی لە بینی ئەو ڕەفەت الهەجانە بووە کە حتا عایلەکەی خێزانەکەی خۆی نیزانی وەکو بۆ وڵاتی کەش ڕۆیوە لێ کاری جاسوسی کردووە. باشە لە کارکردنەوە هەمووکو چالاکوان هەمووکو کاری سیاست لە نێوڕەخستنا هەمووکو لێ پرسراوەتی کۆمەڵێک بەشی تایبەت بە ژنان عنی بڕینی ئەم قۆناغانە بڕینی قۆناغەکانی کارکردنت لە ژیانە تا چەند ڕوبەڕووی سەختی بوویتەوە ڕوبەڕووی ناڕەحەتی بوویتەوە چونکە ئێمە دەزانینکەوە بۆ خانمێک ئەگەر بە تایبەتی لە کۆمەلگای کوردیە هەنگاو بنێ لە هەر بوارێک کابێت یعنی جگە لە ڕوبەڕووبوونەوەی لە کۆمەڵێک قسەی کۆمەلگا و کۆمەڵێک دابوونەریت ڕوبەڕووی کۆمەڵێک زەحمەتی ئەبێتەوە لە نێو کارکردنا تۆ یعنی چۆن ڕوبەڕووی ئەو سەختیانە بوویتەوە؟ وەکو جناب بفەرمووت هیچ کارێک یعنی تۆ بتێ کارێک بکەی بەڕووی سەختیەکانی شەبیتەوە بە دڵنیاییەوە من هەموو کاتێک ئێستا شەرعی لێمانی ئەبێت لەسەر ئەو ئیرادی کە خۆت هەتا لەسەری بەردەوامی ڕێیەکە بگۆڕە بەڵام ئەنجامەکەت ئامانجەکەت مەگۆڕە منیش هیچێک لەوانە کە ئامانجم ئەوە بوو ینی هیچێک بۆ لە روایەتەکانم کە ئاگام لە زۆربەی ئەو خێزانانە بێ یاخود ئەو مناڵ و ئیت نازانم پیر وەکو بەعام باس لە شتەکانەکەم پێم خۆش بووە کە خۆم لەناو ئەو مۆزوعەیە ببینمەوە هەر بۆیە هەوڵم بۆی داوە ڕوبەڕووی سەختیەکانیش بوومەتەوە یعنی سەختی وا بەسەرم هاتووە ناڵێم مەسەلەی بیرم لەوە نەکردە دەخوانەکە شتێک لە خۆم کەم بەڵام یعنی تەواو بۆ تەوەی تێدانی ئیرادەم کاریگەری لەسەر کاریگەری لەسەرم هەیە و هەتا ئێستەکانش پێوەی بەڵام ئەو سەختیانەیە توانیمە سەر بکەوم بەسەریە بەڵگومان هیچ خۆشیەکیش بەبێ ناڕەحەتی و بەبێ سەختی و بەبێ کۆمەڵێک قۆناغی زەحمەتی تێ ناپەڕێت بێگومان تۆ بە کۆمەڵێک ناڕەحەتیەتی ئەپڕیتاوەکو ئەگیبەوە یعنی پێویستی بە قوربانی دیانە پێویستی بەوەیە کە تۆ ڕوبەڕوو بیتەوە خاتو ژیان ئێستا تۆ دۆخی ژنان بەگشتی ئەزانیکەوە ینی لە نێو وەزعەکەی بەردەوام ژنان ڕوبەڕووی ناڕەحەتی بوونەتەوە ڕوبەڕووی کۆمەڵە گێچەڵ بوونەتەوە لە هەر بوارێک کابێت لە کاتی کارکردنا یاخود بە تایبەتی لە بوارەکەی خۆتانە ئەو ژنانێکەوە تووشی ناڕەحەتیەکە بن پەنا بۆ ئێوە ئاهێنن بەگشتی ئەمەوێ بزانم کاوەکو شارەزایەک لە بواری مافەکانی ژنانە یاخود داکۆچیکردن لە مافەکانی ژنان دۆخی ئێستا ژنان بە تایبەتی لە شارەکەی خۆمانە چۆنە لە کۆمەلگای ئێمە بەگشتی و لە شاری کەرکووکیش بە تایبەتی بەداخەوە ساڵ یعنی هەتا دێ توژیەکان ڕووی لە زیاد بوونە بەڵام من زۆر جار لە ڕاگەیانەکانەوە ئەم قسەیە کە مڕم بێ هەنێک کەس شێبێت مەسەلەن بەنەوەیکە یاخود بە ئەوەی کە بیبینیم قسەی من کاتێک ئاڵێن نتیجەکان ڕووی لە زیاد بوونە هۆکاری ئەوەیە کە ژنان گەیشتونەتە ئەو قەناعەتەی کە بتوانن بڵێن ئیتر یعنی تحملی ئەو ژیانەمان نەما چکە پێشتر هەر نتیجەکان بەردەوام بوونە بەڵام کەمتر لە ڕووی ڕاگەیاندنەوە ژنان توانیویانە ئەوەی کە تیا ئەژێن بەدەواقعەتی خۆیان بەڵێ ئاگادار بکەنەوە ئێستەکانە تا ڕادەیەک ژنان ئەتوانن سەردانی ڕێکخراوەکان بکەن ئەتوانن بچنە بنکەکانی پۆلیس سکاڵای خۆیان بکەن یاخود بەداخەوە دووبارەکە ئەڵێم کە ماڵ بەجێ هێڵن من لەگەڵ ئەوەیان نیم ماڵ بەجێ بێڵن بەڵام ئەگەر پشتیشیان لەسەر بێ یاخود ژیانەکەیان بگاتە ئەو ئاستەی کە نەتوانن لە ماڵەوە بمێنن بەداخۆی لێرانە هیچ شوێنێکمان نییە شەڵتەیەکمان نییە کە ئەو ژنانە بگرینە خۆمانەوە بەڵام وەکو جەنابەت باسی ئەوە کرد یعنی بەعام وەسعی ژنان بەرەو خراپی ئەڕوات بۆ لەگەڵ ئەوە شاژنان گەیشتوتە ئاستێکە بتوانێت معاناتەکانی خۆی باس بکە باشە لەگەڵ ئەوەی کە ئێستا کۆمەڵێک بەرەو پێشچوون هەیە لە ڕووی تەکنۆلۆژیا و یاخود کۆمەڵێک بەرەو پێشچوون ڕووی لە کۆمەلگای ئێمە کردووە لە چاو بەراورد بە جاران یاخود بە ماوەکانی ڕابردوو ئەتوانین بڵێن لە ماوەکانی ڕابردووە کەمتر ژنان ئەچوونە دەرەوە بەڵام ئێستا لەوانێ بڵین ئازادی زیاترە بەڵام بۆچی دۆخی ژنان زیاتر بەرەو سەختی چووە هۆکارەکەی چیە پێت وایە سەرەکی ترین هۆکار بۆ ئەوە سەرەکی ترین یان نییە عنی جۆرە و جۆرە کێشەکە ئەوەی کە ئێمە لە سەریدا تامان کۆ کردەوە یاخود بە دووادا چونمان بۆ کرد زۆرینەی ئێمە ناڵێن سەرەکی زۆرینەی لەسەر بابەتی ئینتەرنێت و نەزان بەکارهێنانی کە نەزانین بەکاری خراپی بەکارهێنین
وای لێ هاتووە کە بۆتە کێشە بەڕاستی جاییتر ئەگەر بۆ ژن بێ یاخۆت بۆ پیاو بێ بۆ هەر دووچانەوە یەکتریە هەچکە جاری وا هەیە پیاوەکە تووشی کێشا بێ لە ڕێگای کە خراپ بەکارهێنانی ئینتەرنێتەوە جاری وا شێژ نەکەی بەڵام لەگەڵ ئەم کێشانەشە وەکو تاک یعنی تێنەگەیشتن هەیە لە بینی ژن و پیاو خوشک و برا هەتا دایک و کچ یعنی حاڵەتی وامان هەبوو بەداخەوە کەیسی وامان هەبووە دایکەکە ڕێگر بۆ لە کچەکە ینی بابەتەکان تەنیا پەیوەندی بە بڵێن هاوسەرانەوە نییە توانین بڵێن دایک و کچ یان خێزانی بەگشتی بەڵێ خوشک و برا جاری وا هەبوو مەسەلەن خوشکەکە خوێندنی تەواو کرد و یاخود لە شوێنەکە ویستێتیدا بمەزرێ براکە ڕێگری بووە جاری وایە دایکەکە ڕێگری بووە بۆ مەسەلەی زەواجیش یعنی کەیسێکمان لابوو بە خۆشحاڵیەوە کێشەکە لای ئێمە چارەسەر بوو کچەکە هاتە لای ئێمە وتی من لەگەڵ ئەو حەزمان بە یەکتر داواشمی کردووە ماڵەوە ڕازی نابن بەڵام دوای ئەوەی کە قسەمان لەگەڵ هەردوو لایە کرد خۆشبەختانە هەلە لای ئێمە مارەکرا ئەوە بەڕاستی جێ خۆشحاڵیە هەتا ئێستاشە تقریبان پەیوەندی مەر هەیە لەگەڵیانە ئەوە کارێکی بەڕاستی جوان بوو ئەوە کوتم یعنی لە هزری منارمێنێتەوە دەستە خۆش بێت یەکێتی نیشتیمانی کوردستان بە بەردەوامی لەبەرەوەی کە خاوەن سیاسەتێک بوو کە توانین بڵێن سیاسەتی حەکیمانی سەرۆک مام جەلال بوو ئەو هەمیشە گرنگی بە ژنانەدا هەمیشە بواری بۆیان ئەڕەخسانکەوە بێنە پێشەوە بە تایبەتی لە نێو کاری سیاسەتەوە لە کارەکانی دیکەشە یەکێتی تا چەند ئێستا بواری بۆ ژنان ڕەخساندۆکەوە بێنە پێشەوە یاخود لە سەرکەوتنەکانە لە سەرەتای دامەزراندنی یەکێتی ژنان بەڕێز مام جەلال یەکێک بوو لە پاڵپشتە سەرەکیەکی ئەو ڕێکراوە کە لە سەردەسی خاتوێرۆ ئیبراهیم ئەحمەد و کافیە سلێمان لە سەردەسیوان دامەزراوە بەڵام بەدڵنیاییەوە پاڵپشتی بەڕێز مام جەلال ڕۆحی شاد بێت ئەو نەبووایە ئەو ڕێکخراوە دانامەزرا هەتا خۆشی لە ژیانە بوو هەمیشە هانی ئەدەین کە ئەوەی کە من لە نزیکەوە لە کۆبوونەوەکان بینی و هەتا جارێکیان وتی من نامێ ژنە تەنها لە ئاستێک یادوان بێنە پێشەوە هەوڵ بن با سکرتێری یەکێتی نیشتیمانی کوردستان بن یعنی ئاوا هەانی ئەدەین یەک لە یادەوەرەکانی ئەویش باسی لەوە کرد کەوتی من سەرۆک کۆماریش بوومە واژوو ناکەم لەسەر لە سێدارەدا بەڵام ئەگەر ببینم پیاوێک تونوتیژێکە بەرامبەر بەژنێک واژوەکەم بۆی لە سێدارەی بدەن یعنی یەکێک بووە لەوانەی کە پاڵپشتی سەرەکی ژنان بوو لە هەموو کایەکانە هەر بە واژووی بەڕێز مام جەلال ژن بوو بە حاکم یەکەم حاکم لە سەردەستی بەڕێز مام جەلال بووە کە ژن بووە خۆشبەختانە ئێستەکانە زۆربەی ژنەکانمانایی لە هەموو کایەکانە بەرەو پێش ڕۆیشتونە باس لە پێشترەکەین بەڵام ئێستەکانش خۆشبەختانە سەرۆک باڤڵ جێمامی گرتوێتەوە بۆمان هیچێکە لەو سەرۆکانی کە یعنی بەکردار هەوڵەدا هەموو تاکەکان ژن بە تایبەتتر بێنێتە پێشەوە و لە بوارەکەی خۆیان پەرەی پێبدا کاقوباتیش بە هەمان شێوە یعنی بەڕاستی جێ دڵخۆشیە بۆ ئێمە لە ڕێکخراوێک یاخود لە حزبێکە پەروەردەکراوین کە لە سەردەسی بەڕێز مام جەلال لە سەردەسی خاتوو ئیبراهیم ئەحمەد و کاقوبات و باڤڵیش جێیان گرتوۆ بڕاستی لێرە چاویان ماچەکەم و هیوادارم بەردەوام بن لە پاڵپشتیکردن لە ژنان گەنجان لە هەموو کایەکانەوە دەستە خۆش بێ خات و ژیان کاتێک کە لە بەشی کۆمەڵایەتی ژنان بوویت ماوەیەکی کەم لێ کارت کردو بە قسەی خۆت کە نەتوانیوە کە لەو بەشە بەردەوام بێت بۆچی؟ من سەرەتا باسم لەوە کرد کە وتم یعنی ویستومە تاک بە تاکی مرۆڤەکان تەنها مەسەلەن یەک ڕەگەز نا ژن نا مەسەلەن یا بەس مناڵ پیری تر لە هەموو ئەوەیە بەشداری لە خۆشی ناخۆشیەکانیانە بکەم ئەم بینی مەسەلەن کەیسەکان کە هاتە کۆمەڵایەتی ئەو کات سەرەتام و تەنها ئەوایە ژۆم بگرتایە بۆەوەی کە لە کارەکەیە ڕابێم یەکێک لەوانەی کە لە بیرم ناچێتەوە و پێشی تێک چوم بەداخەوە کوردستان خانەوکات بە لێپرسراوی کۆمەڵایەتی بوو بڵێ کچێک کات سکاڵای کرد لە لای ئێمە کە باوکی دەستدرێژی کرد بۆ سەری ئەوە یعنی هەر بەڕاستی تا لە ژیانە بم بیرم ناچێتەوە زۆر کاریگەری زۆر کاریگەری لێ کردم بەڕاستی زۆر ناخۆش بوو ینی
دڵتی پڕ کرد هەر زۆر ئەنی ئەو کاتەش هەروە بوو میتر کوردەخان بوو باچ فاتم بوو ینی منیان ئەنی ئەو شتێن بورام هیچ ئاگام لە خۆم نەما ئیتر وتیان ڕابی لەگەڵ یا تۆ تازەیت بۆی ڕابیت کێشەی کەش هات یعنی لە هەموو تحملی کێشەکانم ناکرد هیچ لە کێشەکانی کە یعنی سەیرم کرد کەیسێک هاتووە بانگی ژنەکەمان کرد بانگی پیاوەکەش تەماشاکەم یعنی پیاوەکە لەسەر حەقا تۆ بتێونێتەوە یعنی بەو شتانە پێی تێکە چووکانی لەگەڵ ژنەکە قسەمانە کرد بۆەوەی کە تۆ ڕاستە خانمە بەڵام بەڵام ئەی تۆ تازە پیاوە بە هەر باسی کەیسەکەش بکە ماڵی سوتا بوو ئەوێت بەس کرێکار بوو ئەیت بەس چاوەڕێم بکە هەر هەفتەی پارەمە گشتێکە بۆ کڕم ئەوش ماڵی بەجێشت و چ بۆ ماڵی باوکێت نایەوە تا ماڵەکەمی بۆ نەکڕیتەوە قەناعەت بوو ژیان بەڵێ یعنی ئەوە وای لێم کرد نەمتوانی بەردەوام بم لە کۆمەڵایەتی ئیتر لەسەر دەستی ئەو خاتونانەوە باسی کرد کوردستان خان چایان ناچەکەم لێرانەوە باچی فاتم باچ خانم ئەمانە هەمووی لە کۆمەڵایەتی بوون پیانوتم تۆ بە کەلکی لێرە ناری ئەبێ لێرە بڕۆیت واتە تۆ عاتفێتە زیاتر بەسەر ناتوانێت لێ بەردەوام ئەو هەموو پرسەوە هەموو کێسی تایبەت بەژنان یعنی هەسە بەوە کرد کەوا بۆ نەتۆ لە بابەتێکە ڕاستە خانمە و تۆ داکۆچی لە خانمان ئەەکەی بەڵام ئەو تاوانبارە یعنی پیاوەکە تاوانبار نییە بۆیە بە ناحەقیت زانی کە تۆ لە پۆستە بەدەمێنایەوە بەڵێ ئەرێوڵای ئەنی تۆ بتێ ئێمە ئەڵێن کە ئەڵێن ژنە و پیاو بۆ منێتری کوڕی منە برای منە خۆوانیش بەڵام یعنی سیرمە کرد پیاوەکە ئەیوێ بە تەفاوم بێنێتەوە ئەوی شەید نایەمەوە ڕازی نەبوو بەڵێ ڕازی نەبوو باشە خات و ژیان کاتێکە لێ پرسراوێتی لەقەت گرت بەدەست بەگشتی چالاکیەکانتان چی بوون ئەگەر بە کورتی باسی بکەیت چالاکیەکانمان زیاتر کۆڕ و سمیناری فکری ڕۆشنبیری ساڵانە 2 بۆ 4 تا 5 کۆڕمان لەسەر ژێرپەنجەی مەمکە کرد تایبەت بوو بە ژنانیانی ئەبێ وشیار بنەوە بەلایەنەوە ئاسایی بێ بچن بۆی کە فەحسی خۆیان بکەن باشە کۆڕ و سمینارەکانتان تایبەت بە ژنان بوو یاخود تاکەکانی دیکەی کۆمەڵگا شێگرتەوە ئەو کۆڕانەی کە بۆ ژێرپەنجامان کرد هەردوو ڕەگەزە هاتن بەڵام کۆڕ و سمینارەکانی کەمان بۆ هەردوو ڕەگەز بوو من زۆر جار داواشم ئەکرد کە ئەمود بە ئەو کۆڕ و سمینارانی ئێمە ینی برایەکان مەسەن پیاوان داوەتە کرد ئەمود ڕەم بێ من بزانم کێشەکەی من چییە بەڵام ئەی بەرامبەرەکەم لێم تێنەگا چی بکەم ینی هەموو کاتێ داوام کردووە کە زۆر جار ڕخنەشیان لێ گرتینەوەیت کۆڕ و سمینارەکانی یەکێتی ژنان ئەوەنەی پیاو لێ کۆبووەتەوە ژنیتیانە من مافەکەم لە لای پیاوە ئەبێ پیاو لێم تێبگا بۆیە هەموو کاتی هەردوو ڕەگەزم بانگە کرد کۆڕ و سمینارەکان وەکوتم دەوراتمان هەبوو خولمان هەبوو خولی دوورمان من لێرەوە ڕەم بێ بڵێم لە سەرەتای دامەزراندنی یەکێتی ژنانی کوردستان لەسەر دەستی ئەوان ئەم خولانە کرایەوە تاکە ڕێکخراو بووە کە لە سەرەتا دەستی پێ کردووە بەڕاهێنانی ژنان لەسەر کارەکان بۆی خاوەن دەخلی خۆیان بن خاوەن دەستکەوتی خۆیان بن پێویستیان بە بەرامبەرەکەیان نەبێت مرج نییە پیاوەکە و لە ژیانە بێت جاری وایە سەرێکی مناڵەکە بەسەر دایکەکەیان ماوەتەوە ئەبێ دەوری دایک و باوک ببینێت بۆیە هەوڵیان داوە ژنان لەسەر پێی خۆیان بوەستن ئەو خولە زانیاریانە یاخود ئەو شارەزاییشان هەبێت لەو بوارەی کە خوان حەزیان پێ بێت دەستان خۆش بێت بەگشتیەوە کار و پرۆژەتان هەبوو بەڵام زیاتر ئەو پرۆژانەی کەوا جێبەجێتان کردو چی بوون بەداخەوە ئەو کات من لێ پرسراوێتی وەرگرد کەرکووک و کوردستان عێراق بە تایبەت کەرکووک بە نەهامەتێکی زۆراتیە پەڕی لە دوای شەڕی داعش بوو لە دوای 16 ئۆکتۆبەر بوو کە وای کرد کە لە کەرکووکان نەتوانین مەسەلەن هەم مادی هەم معنەوی نەتوانی پشگیری لە ڕێکخراوەکان بکەن بتوانین پرۆژەیەک جێبەجێ بکەین ئەوەی کە داوامان کردو تا ئێستاش بەردەوامین شەڵتەرێک بۆ پەناگەی ژنان بەداخەوە تا ئێستەکانە ینی لێرانە شەڵتەرێک کراوەتەوە بەڵام تا ئێستەکانە کاری تیا ناکرێ ژنان ناگرنە خۆیان ینی کراوەتەوە شەڵتەرەکە سەر بە حکوومەتە نەکراوەتە نەچۆتە بواری جێبەجێکردنەوە لەبەرەوەی ئێماوەیەک ئەو کات من لە لێ پرسراوە بۆم بێستەکانە ئەتوان بڵێن ڕاگەیاندراوە بەڵام نەچۆتە بواری جێبەجێکردنەوە لەبەر ئەوەیتیان مۆزەفمان نییە ئەنی مۆزەفی تایبەتی بۆ تەعین ناکەن ئەبێت هەر دایرەیە لای خۆیەوە مۆزەفمان بۆ بنێرێ کەسیش قایم نەبوو بۆی کە تووشی ئەو کێشانە بێت چکۆ بەڕاستی چارەسەرکردنی کێشەکان بەدەم ئاسانە کاتێک کەیسیە بۆلات بۆ هەر ڕێکخراوی بۆ نمونە بۆ لای ئێمە
طرفی بەرامبرت هەر ئەبێتە ناحەزی تۆ چونکە تۆ هەر طرفێکیان ڕازیەکەی لە زەرری طرفەکەی بێتە ناحەز بۆ تۆ ئەو کات تۆ ناتوانانی ئەگەر پۆلیسن لە پشت نەبێ حکومەت و ئاسایشن لە پشت نەبێ ناتوانانی و کیسانە چارەسەر بکەیت. باشە چی شتێک ڕێگرێ لەوەی کە ئەو شەڵتەرە بخرێتە بواری جێبەجێکردنەوەی ینی بۆچی ئێوە هیچ هەوڵێکتان نەداوە بەوەی کە جێبەجێ بکرێت؟ وەکو ڕێکخرا و پیانەوتین ئەو کارە لێرەیان ناکرێ کە داوامانە کرد مەسەرەن پەرلەمانتارمانە بوو لە نووسنگی پەرلەمان داوامانە کرد یاداشتەکانمان بەرز ئەکردەوە بەداخەوە ینی بتێونەتەوێ زۆرینەی پەرلەمانتاریش لەوێ کورد نییە و لە مەسلحەتی تۆیان نییە خۆتان نەزانن بەڕاستی لایەنە عەرەبیەکان شیعە ئەمانە پێیان باش نییە کە پەناگەیەکە بێ بۆ ژن و ژن بچێ لە وێنانەیە ئەوان ناوێنێن خۆ حەشاردان بەڵام ئێماڵین پەناگەیەک بێت یعنی هەر بۆ یادەوەریەک منە و کات ئەڵماسخان لە وێنانە بۆ حاکم ئەڵماس پێم وتم بۆ مەسەلەن شتێکی وا ناکەن وتی بەس ئاگات لێیان بێ کاتێکەکەیم ئەو یاداشتە بەرزەکەین یا باسێکەینەوە بەس بزانانی عەرەبەکان یاخود شیعەکان چی ئەکەن ئەڵێ چۆن شتی وا بێت نابێت شتی وا بکرێتەوە لە هیچ شارێکە بۆیە لە کەرکووکیشە نەمانێت هەڵام لە شارەکانی دیکە هەیە بڵێ لە سلێمانی لانەی ئاراممان هەیە شەڵتەرمانی سەر بە حکوومەت یاریمی کوردستانە لە هەولێرە بوو بەڵام خۆشبەختانە ئێمە زیاتر کەیسەکانمان بۆ سلێمانی نارد لە چەند ماڵی شەبوتوندی تیژی خێزانی بەڵام زیاتر سلێمانی لێ وەرەگرتی. باشە چی شتێک وای کردکەوە تۆ نتوانی بڕوانامە بەدەست بێنی چکە لە شوێنێکە تۆ ئاماژە بۆواکەیکەوە تۆ بەداخۆ نتوانیوەکەوە بڕوانامە بەدەست بهێنیت چ شتێک هۆکار بوو؟ لەو سەردەمەی کە من بەرخوێندن بووم مەوزوعی کاتە پێشەوە کچان و قڕان هەموویانە بێت ناوی ینی مۆزوع پیانە و تەڵایع جا ئەیانیان برد لە دەرەوەی شار لە خێوەتگامانەوە ئێمەش طبیعی خۆمانە کووتمانی لە خێزانێکی کورتپەروەر و ئەو شتیان بەلاوە قرس بوو کە کچەکانیان بەتایبەت بچنە لە دەرەوەی شار و لەناو ئەوە بن و یاخود ئەو تەدریبانە بکەن ئەو شتە گەورەکەم لەگەڵ مەسەڵەن پوورزا ئەوانەمان دەرچن لە مەدرسە ئەوان چواری سەرەتایی بوون من لە 5 منیش دەرچوو چکوتیان نەحبەی تر مەمنوع نابێ بڕۆیتە وێنانە لە دوای ئەوەی کە لە دوای ینی ڕاپەڕینەکە و ئازادکردنی کەرکووک بە دەرەکی امتحانەکانم داوەتەوە بەڵام هەر بە ئەوەی نازانم کە خۆم خوێند بێتم تایە بەڵام یەکێک لەوانەی کە زۆر جا باسم کردووە منیستەکانە خاوەن گەورەترین بڕوانامەم لە یەکێتی نیشتیمانی کوردستان و یەکێتی ژنانی کوردستان بەڕاستی ئەویش خوێندنگایە بوو بۆ من یعنی لێرەوە چاوی یەک بە یەکیان ماچەکەم هەموو کاتێکیش لە کۆبوونەوە ڕێخستنەکانە ئەموت باوا بکەین ئەوانەی کە یەنە ناو ڕێخستنەوە بە فلتەرەکان یەکێتی ژنانە تێپەڕن یعنی بەڕاستی پێتەگەیەنن ینی من لە خۆشیە دڵم پڕەبێ ینی ئەتوانێت ژن لەسەر پێ خۆی ڕابگرێت یعنی ئەوەی کە ئێستەکانە من هەم ژیانم ڕاستە لە ڕێخستنەکانە کارم کردو بەڵام یەکێتی ژنان ژیانی گەیاندۆتە بەم ئێستەی کە هەم ینی توانیمە لە هەموو بوارەکانە بڕۆیتەوە تیم بە خۆم هەبێ ڕم بێت لەگەڵ ڕێزم بۆ ماڵەوەی خۆم خێزانەکەم هاوسەرەکەم بەڵام بڕوا بکە هەموو شتەکان یعنی ناڵم بە سەیتەرە لە دەست منایە لەبەرەوەی ئەوە نەبڕوان بە خۆمە ئەوانیش بڕوایان پێمە شتێک بەبێ پرسی من ناکەن شتێکی کوڕەکەم هاتەوە بیرم ئەمێ باسیکەم کوڕەکەم لە دەروی وڵاتە خوێنە لە ئێرانە الحەمدلله بەڵێ بەخێنێ جاری وا هەیە نەخۆشە تەلیفۆنە کاڵێ جار پێ مەڵێن ژیکاڵ قوربانی بێدایک ژیکاڵ قوربانی بن چاوە ماچە ژیکاڵ ئەوەمە ئاوامەنجا شتێکی وتوواڵێ دایک نە هەندەسەی خوێندووە مهندسە و نە پزیشکی خوێندووە پزیشکە یعنی ناڵم نەبێتە مەتەح بۆ من مەتحەکە بۆ یەکێتی ژنانە یەکێتی ژنان یەکێتی نیشتیمانی کوردستان ژیانی پێگەیاندوە و خاوەن گەورەترین بڕوانامە قوتابخانەیەک بەتەکیت هەمیشە سەرکەوتوو بیت لە 2009 تا 2011 جگەل لە وەکو چالاکوانێک و وەکو لە نێوکای سیاسی تۆ لە بەشی ڕاگەیاندنیش کارت کردووە ئەمە ئەزمونێکی چۆن بوو بۆ تۆ بەدەر لەو کارانی دیکە ڕاگەیاندن بەڕاستی ینی هەموو یادگاریە ڕاگەیاندن وەکو دەریایەتە پێش چاو من ینی بەڕاستی بە هەر لایەکی ئەڕۆی ئیتر بۆ خۆی کۆمەڵە مروواریەکە دۆزیتەوە ئەو کات لە ڕاگەیاندن بەڕاستی ینی ئەوش بۆتە سەرچاوەیە بۆ پێگەیاندنی ژیان لەوێش یادگاریە خۆشم هەیە سەرەتا بە وێنەگرتن و
ڤیدیۆکردنی کاری ڕێکخراوەی خۆمان ڕۆمانکردنی جارێکیان چوومە بانجادا ئیتر ناڵێ قەڵە و ئەوەش بوومە ئیتر کامی یەکەم کرد و دەستم و ڕامە کرد زۆر کیفم بە خۆم هات بەڵام ترسی ماڵەوەشم هەبوو چکە بتێوی نەتەوێ ینی لە کۆمەلگا پێ شتی وات لێ قبول ناکەن ڕاست من بۆ خۆمە بڵام کامیلێکیش هەبوو لە پشتی منەوە تامە تەسبیرەکەم اینجا طبعا هزار کۆمێتی خراپ و قسەشم بۆ هات ڕاگەیاندن ئەبێ باڵای بەرزبێ ئەم خڕە کورتە چییە بەڵام جۆم بۆ شتانە نادا وتم ئەبێ ماڵەوە چ بڵێ ڕاستەوە خۆش تەلەڤیزیۆن هەبوو لە هێنانە کە منیش ئەومە کە چوومە ماڵەوە بەڕاستی بۆ هاوسەرەکەم زیاد وتی هی ئافرین وڵا خڕخڕ ڕاتە کرد یعنی ئیتر تەواو مرتاح بووم ئاسوودە بووی بەوەی کە بەرامبەر ئەو کۆمەڵە کۆمنتە کەسێکیش هەیە کە تۆی بەدڵ وەشێکێک لەوانەی کە لە بەرنامەی کە شاباسم کردووە یەکێک لەوانی کە پشتگیری کردم هاوسەرەکەم هەمیشە بمێنێ چیت بۆی هەیە خۆشمە هەمیشە بمێنێ ئینشاءالله پێکەوە بە بەختەوریەوە تەمەەن درێژ بن ئەماوەی 31 ساڵە پێم وابێ بە دیاریکراوی کارەکەی وایە 31 ساڵی کارکردن ماندووی نەکردی قەت ماندوو نابوو چی شتێک لە ماوەی ئەم 31 ساڵەیە چی شتێک فێر بووی وەکو ژنێتی خۆت چیت بەدەست هێنا هێشتا هەر پێویستم پێیەتی کە فێر بوو بێگومان بە بەردەوامی مرۆڤ کاتێک کە ئەژێ هەتا کۆتا یاخود 2 ساتی تەمەنی هەر پێویستی بە فێربوونە لە هەر بوارێک کابێت بەڵام ئەوەی من بابەتە سەرەکیەکان ئەڵام ئەوەی کا بۆ مەسلەی خۆڕاگریە یاخود کۆمەڵێ بابەتی دیکەیە چی شتێکت وەکو ژن بەدەست هێناتۆ بە دڵنیاییەوە خۆڕاگریەوە هیچ یعنی توانیومە لەسەر پیر خۆم بوەستم توانیومە کە وەکوتم ئەو ئەزمونەی کە وەرم کردو کاری پێ بکەم ئەوانەیە یەکێکە لەوەی کە سوودم لێ بینیوە ویستم شتێک بڵێم بیرم چوە بەڵام یعنی 31 ساڵ کارکردن ویستم باسی نەخۆشیەکەم بکەم زیاتر لە ساڵێک و 6 مانگ لە ماڵەوە کەوتم تەندروستیم باش نەبوو جا کە هاتمەوە بۆ دەوام و هاتمە ساحەکە دووبارە بۆ ئیشکردن هاوسەرەکەم پێوی وت بەسە ینی هیلاک بووی وتم نا ئەمەوێ بە پێوە بمرم بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە بمێنێت ئینشاءالله هەمیشە تەندروستیت باشە بێت ئینشاءالله خاتو ژیان لە کۆتایی پرۆگرامە پێم خۆشا وەکو خانمێکی سەرکەوتوو بە ئەزمون وەکو خانمێکی چالاک و خۆڕاگر پامی خۆت بۆ ئەو خانمانە یاخۆ ڕێنمایی خۆت بۆ ئەو خانمانی کە ئەیانەوێ هەنگاو بنێن ئەیانەوێ سەرکەوتن بەدەست بهێنن ئەیانەوێ ئامانجەکانیان بپێکن لە کۆمەلگا لە هەر بوارێکاوێ ئێمە چەندین خانممان هەیە کە ئێستا هەروەکو باسمان کرد باسی کولتوری یاخوددا بوو نەریتی کۆمەلگای خۆمانمان کرد کە هەندێک خێزان بەلایەوە زۆر ئەستەمەکە کچەکەی دەرکەوێ یاخۆت لە هەمان کاتە ئەو خاتونە کۆمەڵێک توانای هەیە کۆمەڵێک گوزەی هەیە بەڵام ئەوێ هەوڵ بدە و ئەوێ هەنگاو بنە خێزانەکەی ڕێگرە یاخود کۆمەلگا ڕێگرە چی بەو خێزانانە ئەڵێ وە چی بە خانمانیش ئەڵێ بە دیاریکراوی جنابەت باست لەوە کرد کە 31 ساڵ ماندووی نەکردی من با لەوە دەست پێ بکەمەوە چونکە هەنێشە دێتەوە خەیاڵمە کە چۆن هاتیە پەڕۆین بەم 31 ساڵەیە ئەوش هەروتەیمان بوو بەڵام ڕوحی شاد بێ کە پێوتین ماف نادرێ ئەسەندرێ ژنان ئەبێ بۆ خۆمان هەوڵ بن کاتێک کە من لە بوارێکە هەوڵم بە بوارەکەی کە پشتگوێ نەخەم ژن لە کۆمەلگای کوردەواریە ژن ئەبێ دایک بێ ژن بۆ خۆشی ژنی ینی بەڕاستی من ناڵێم سەختە بەڵام ئەبێ بەرگەی هەمووی بگریت با لەگەڵ هاوسەرەکەشتا گفتوگۆیە کتێبێ مەسەلەن لێ کتێب بگەن لەگەڵ کەس و کار لەگەڵ دەور و بەر لەگەڵ کۆمەلگاشە کاتێک کە ژن ئەوەی لە خۆیان دروست کرد بڕوا بکە ینی کەمترین کێشەی تووشە بێت بەڵام لەگەڵ ئەوە شابێ بەسەر کێشەکانی شازاڵ بی من داوا لە ژنانەکەم لە خوشکەکانم مەسەلەن کە ئەوانەی لە بوارێکە ئەیانەوێ بێنە پێش و ڕێگریانەیە وەکووتم ئێمەش هەوڵمان بۆی داوە بە ئاسانی ئەو نەگەشتوین بە ئەو بەجەستە نەکراوە بە دڵنیایی هەوڵی ئەوێن و لەگەڵ ئەوەشە وتەیەکەیە ئەڵێ هەموو پیاوێکی ئازا ژنێکی مرد لە پشتێتی بەڵام منە لەم هەموو ژنێکی ئازادیش پیاوێکی مرد لە پشتێتی ئەبێ وا بکەی کاتێک کە تۆ کەسەکەی پشت خۆت تێگەیاند کە تۆ چیت ئەو کات ئەو پشگیریتەکە پێویست بۆ ناکە
هەمووی هەر لابێ لەسەر ڕێگەت ئەو بۆ لابە خانمانش پێک هاتوون لە خۆڕاگری و لە ئارامی میهرەبانی لە بەرگەگرتنی ئەو هەموو سەختی و ناڕەحەتیانی کە ڕوبەڕیان ئەوێتەوە چکە لەلایەک لێپرسراوەتی خێزانیان لەسەر و پەروەردەکردنی منداڵ و هاوسەریان لەسەر لەلایەکی دیکەشەوە هەوڵی ئامانجێکی دیکادەن بەدڵنیایی دەست خۆش بێت هەمیشە سەرکەوتوبی زۆر خۆشحاڵ بووم کامڕۆ کاتی خۆت بۆ ئێمە تەرخان کرد وەکو خانمێکی سەرکەوتوو زۆر خۆشحاڵ بووم گەورەت کردم لە پای بەشدار بوونت لە پرۆگرامی پێشڕەوان قەڵغانێکی ڕێزلێنانم بۆ تۆ ئامادە کردووە ئومێدەکەم کا بە دڵت بێت بۆ خۆت قەڵغانی من بەڕاستی دەستخۆشی لێکم دووادارم هەر سەرکەوتوو بیت ئومێدەکەم بە دڵت بێت قوربانی دەسەکان پیرۆزت بێت چاومە شایانی زیاتری ئەزیزی منیش دیاریەکم بۆ تۆ ئامادە کردووە هەرچەندێتر نازانم جەنابتان پێی رازی بن هاوڕێنەگەر گەورەیت نوان دەست خۆش بێت چاومە پێم وا بێت لە پشتی کامێرەیە ئەرەوەڵە ئەوە خۆبم بوورە ئای گیانەکەم ببوورە چاوەکەم دەستەکانت خۆش بێ ئەسێتت پێشان نابابە بۆ خۆت دیاریت ئەزیزەکەم دەستەکان ئەمە ئەگەر کامیرەکە نێت چیە پێشەوە بەڵام وەستێکیەکەی من باپیرێکم هەلاج بۆ باپیرێکم جۆڵا بووە جۆڵا ئەمانەیان چنیوە ینی بەدەستی خۆیان ینی ئەوە چندراوە ئەوە وەکو چۆن ڕانگ چۆغی پیاوانە چندرێ ئەمەش چندراوە پیانەوت بەپۆشی ئەنجا من ئەوم لە لاما بووە ئەم ئێنەم لێ دروست کردووە بەڵام کچێکی هاوڕم چاوی ماچەکەم ئامینەخان ئەوەی بۆ نەخشاندم ئەمەی کە لەسەرێتی هەر ئەتوانی بۆ سەریش بەکاریبێنی هەم ئەوەش 3 ملی جیاواز مەسەلەن میێخەک و ئەمەیان میێخەک عەفوەن خوا ئەمەیان میێخەک دوو ملوانکەیە سیانە ئەوەیان مەڵحەمی پێڵێن ئەوە شیان شمڵی وەڵام من بەکاری ئەهێنم زۆر دووادارم دڵنیا بەکەوە بەدڵما لەلایەن تۆیە بێتمان بەدڵمە و زۆری جوان ئینشاڵڵا لە پرۆگرامەکانی دیکە بەکاری ئەهێنم تا داینێن ئەلێرە ئێمە وەکو یاسایەک لە بەرنامەکە یادەوری پرۆگرامی پێشڕەوان ئەمە تێنووسێکە تایبەت بە پرۆگرامی پێشڕەوان یادەوری ئەو خانمانە ئەنووسینەوە ئەمە بۆ خۆم ئەگەڕێتەوە وەکو یادگاریەک سەبارەت بە بەڕێوەچوونی بەرنامەکە چی تێبینێک چی پێشنیارێکت هەیە چی داهێنانێک لە نێو ئەم پرۆگرامەیە بکرێکە لە ئێستا ساڵێک لەسەر پرۆگرامەکە شاتێ پەڕیوە ئێمە توانیمانەکە کۆمەڵێک خاتون بەسەر بکەینەوە لە هەموو بوارەکانە بەجەر لە بواری سیاسی ئەمە لە هەموو بوارەکانی دیکە لە بواری هونەریە خول لە بڵێن بواری ئەدەبیە لە بوارەکانی دیکەیە جا لە کۆتاییە دەستنووسی ئەو خانمانە ئەنووسینەوە یاخود پێت خۆشە لە پرۆگرامەکانی دیکەیە کێ بە شایستە ئەزانی لە خانمان لە هەر بوارێکا بە ئێمە بانگهێشتی بکەین و وەکو تۆ گەورەمان بکات ئەتوانین لەم تێنووسیا بنووسی بەخۆتان گەورە دەست خۆش بێ بەڕاستی شتێکی جوانە یعنی مۆدێرنە بەڵێ دەست خۆش بێت خۆشەویستان هاتینە کۆتایی پرۆگرامی پێشڕەوان کە ئەم جاران لەگەڵ خات و ژیان حەمید بوو کە ناسراوە با خات و ژیانی ژنان لەبەرەوەی کە وەکو چالاکوانێک بەردەوام لە بواری مافەکانی ژنان لە پێناو داکۆچیکردنا مافەکانی ژنان کاری کردووە و ماوەی 31 ساڵ توانێتێکەوە ژنێتی خۆی دەرخاتوانێتێکەوە ئەو وزەیە ئەو توانایی کە هەیەی وەکو خانمێک لە کۆمەلگای و خزمەتی خانمانی پێ بکات وەکو لە سەرتاو ئاماژەم پێکرد هەموو ئازار و برینی هاوشێوەکانی واتە ژنانی بەگشتی لە خۆ گرتووە بۆی لێردا هاتمە کۆتایی پرۆگرام کە بە تێنووسی پرۆگرامی پێشڕەوان کۆتایی بە پرۆگرام دێنم سوپاس بۆ ئێوەی خۆشەویست کە تاوکو ئێستا بینەرمامون سوپاس بۆ هاوکارانم بەگشتی تاوکو بەرنامەیەکی تر و بەسەرکردن خانمێکی دیکە خواتان لەگەڵ